چی شانە لێدایەوە چییە خۆ بە چۆ خازانی؟ چۆنی؟ باش ناو چییە؟ نام داریایە داریا لە پۆلی چەنی؟ دوو حەزت لە جلی کوردیە؟ بەڵێ ئەمڕۆ یادی سلێمانیشە؟ بۆ ئەمڕۆ نییە نۆ ڕۆژی ترە سلێمانی خۆشەوێ؟ بەڵێ زۆری بەسێکی سلێمانیم بۆ بکە زۆر شتی تایە نزیکشت ترشتی هونەری تایە زۆر خۆشە ئەی ئەم جلانە شێوەی کڕیوی؟ باوکو دایکم کامیان؟ وردوکیان ئەی حەزت لە چ خواردنێکە تۆ؟ لە ئێرە لایتر لە ماڵەوە لە دەرەوە لە ماڵەوە کفتە خۆشم کفتم هێنا حەزایی خڕ بێ؟ ئەی باریکەکانی حەزێ نییە؟ چۆ کفتە ئاخۆی؟ ڕۆژی دوان یەک ئاوە ڕۆژی؟ وەڵا باوکم واسای باشە تۆ ئایتر ئاوە سوور یا سەرد؟ سووریش یعنی بە سلێمانیانە بێ ئەتوەسە بەشەکانە ببینم بزانم کەش قۆزی چۆنی ئادەی وەڵا باوکەم خۆتە لێ خۆز کردو پیاوی کوردی ئەمەش کوڵە باڵەکەتە ئەی بۆ لە بەرە نەکردووە گەرمە؟ ئەی بزانم کەشقی پێوەی لە بەریکەوە وەڵا باوکە ئێستا لە پێوی تەواوەتیە ئەی توێشم پێ بڵێ حەزەی کە گەورە بووی ببی بە چی؟ نازانم ئەی پلانێ نییە جارێ بووی؟ ناوەڵە ئەی دکتۆرێ مەحامیە شتێ مەحامی حەزە لە مەحامیە؟ ئەی حەزای بی بە دکتۆر؟ با سەر کامیان؟ ئیتر نازانم مەحامی مەحامی